بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش هیوادارم لار کوێیەکان هەموو کاتێکتان باش بێت. ئەزیزان بۆ تەوەری ئەم بەرنامەیە تایبەتم کردووە با کار و چالاکیەکانی ڕێکخراوێکێتی ئافرەتانی کوردستان. وەکەزانین ڕێکخراوێکێتی ئافرەتانی کوردستان هەمیشە هەوڵیان داوەکەوە لە کۆمەلگادا یەکسانی جێندەری بچەسبێنن بۆ ئەو مەبەستش بۆ ئەو دروشمە چەندین چالاکی معریفی و زانستی و پەروەردەی ئەنجام دەدەن. لەم دوایانەشدا مخەیمێکیان ئەنجامدا لە دوکان خێوەتگەیەکیان ئەنجامدا لە دوکان کە لەگەڵ میوانەکەم خات و هێشودارە بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی گفتوگوی زیاتری لەسەر دەکەین. هێش و خان بەخێر بێت. زۆر سپاس ئێوارت باش. زۆر سپاس ئێوارە ئێوە باش بەخێر بۆ هەموو بینەرانی سلێمانی تیڤی. زۆر سپاس بۆتەوە. هێش و خان ئەگەر باسێکی ئەو خێوەتگایەمان بۆ بکەی ئامانج لێی چی بوو لە کەی ئەنجام درا چەند ئەنجومەن بەشداریان تیا کرد؟ بەڵێ ئەم خێوەتگەیە کە بەناوی خێوەتگەی هێزی کچان بوو لە مانگی هەشت لە قەزای دوکان ئەنجام درا لە شارۆچکەی دوکان کە لەلایەنی کێتی ئافرەتانی کوردستانەوە ئەنجام درا بوو بۆ 4 ئەنجومەن لە سنووری پارێزگای سلێمانی، ئەنجومەنی هەڵەبجە، ئەنجومەنی سلێمانی، ئەنجومەنی دەوروبەری سلێمانی و هەروەها ئەنجومەنی ڕاپەڕین. ئەم 4 ئەنجومەنە تێیدا بەشداری بوون لە 4 ناوچەی جیاوازەوە کۆمەڵی ئافرەت بەشداریان تێدا کردبوو. ئامانجی ئەم خێوەتگەیە کایەکێتی ئافرەتانی کوردستان ئەنجامیدا بوو بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و فکری و هەروەها پەرەپێدانی توانەمرۆیەکانی کێتی ئافرەتانی کوردستان بوو. ئامانج لە سازدانیم خێوەتگای ئەمە بوو. باشە ئەو چالەکانی کەوا لە خێوەتگەکەدا ئەنجام دران چی بوون؟ بەڵێ ئەو چالاکیانی کە لە خێوەتگەکەدا ئەنجام دران کۆمەڵێک سیمینارات بوو لەسەر هۆشیاری ڕۆشنبیری و هەروەها سیاسی و یەکسانی جێندەری و کۆمەڵێ بابەتی جیاوازی تێدا وترایەوە لە ئەو خێوەتگەیەدا کە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر ئەو ئافرەتانی کە بەشداریان کردبوو. هەر بەرنمەیە کە دەکرێت ئەگەر کە ئەنجام دەدرێت کاریگەری خۆی هەیە و لە هەر سیمینارێک کە وتراوەتەوە لە هەر بابەتێک کە وتراوەتەوە هەر یەکێک لەو ئافرەتانی کە لێ بۆەوە بەخۆشمەوەکە یەکێکم لە بەشداربوانی خێوەتگەکە کۆمەڵێک سوودی زۆرمان لێ بینیوە. ئەو کەسانی کەەوە محاسەڕەکانیان دەوتەوە یاخودوانەکانیان دەوتەوە کەسانی شارەزا و ئەکادمی بوون ئەو بابەتانی کەەوە باس دەکران زیاتر سیاسی بوو یاخود بەرزکردنەوە هۆشداری ئافرەتان بوو؟ بەڵێ ئەو کەسانی کە بەشداریان دەکرد لە کەسانی ئەکادمی تێدا بوو و کەسانی سیاسی تێدا بوو و مامۆستای تێدا بوو و بابەتەکانی کە دەوترایەوە تەنیا بابەتی سیاسی نەبوون وەک گوتم پێشتر بابەتی فکری تێدا بوو و بابەتی پێگەیاندن، بابەتی هۆشیاری و بابەتەکان لەسەر یەکسانی جێندەری بۆ یەکێتی ئافرەتانی کوردستان کە زیاتر ئەو بابەتە لەلایەن بەڕێز دکتۆرە ڤیان تشکی دەخرایە سەر و بابەتی سیاسیشی تێدا دەوترایەوە چونکە کە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیدا کار دەکەیت دەبێت لە هەموو بوارەکاندا شارەزایەکی ئەو تۆ هەبێ بۆ ئەوەی ئەو بەرنمەی کە پێێتاوە ئەو دروشمەی کە هەڵت گرتووەکو خۆی بگاتە شوێنی خۆی. باش هێشوخان ماوەی چەندێکی خەیاند ئەم خێوەتگایە و چەند ئافرەت تێدا بەشداری کردو و بێچکە لەوانی کەوا خۆیان ستافن؟ بەڵێ ئەم خێوەتگەیە بۆ ماوەی 3 ڕۆژ و 3 شەو بەردەوام بوو و ژمارەی بەشدار بووان 150 ئافرەت بوو لە هەر 4 ئەنجومەنەکە کە هاتبوو. ڕێژێکی بەشداری زۆری تێدا بوو بێجگە لە ستافی مەکتەبی سکرتاریەتی کێتی ئافرەتانی کوردستان کە سەرپەرشتیاری خێوەتگەکەی دەکرد بە کۆی گشتی 150 ئافرەت بەشداری تێدا کردبوو و ڕێژەی کچانی گەنج و ئافرەتانی گەنج لە خێوەتگەکەدا دەبیندراوە. ئەوەی دڵخۆشی بوو کە لە دوای خێوەتگەکە داوایان دەکرد کە جارێکی تر خێوەتگەیەکی لەم حاوشێوەیان بۆ بکرێتەوە. ئەمە دیارە کاریگەریەکی زۆری هەبووە و ئەو پەیامەی کایەکێتی ئافرەتانی کوردستان و ئەو مەبەستە بۆ سازدانی ئەم خێوەتگەیەکێتی ئافرەتانی کوردستان هەی بووە توانیوەتی بگاتە شوێنی خۆی و توانیوەتی ئامانجەکەی بپێکێت. باشە هێشوخان وەکە زانین ئافرەتان بەرپرسیارەتێکی زیاتریان لەدەرە بە حکمەوەی کەوا منداڵەکان زیاتر هۆگری دایکانن بۆیان قورسە بچن بۆ شوێنێک کەوا بەبێ منداڵەکانیان بن و لەو خێوەتگەیەشان منداڵ بۆی نەبوو بەشداری بکە. قورسایی بۆ دایکان دروست نەکرد لەوێ؟
بەڵێ دایکان نەوەک لە خێوەتگەیەک لە زۆربەی کاری ڕۆژانش دەتوانین بڵێن قورساییان بۆ دروست دەبێت بەڵام دوجاریش ئەو ئامانجەی کە ئافرەتێک بۆ ژیانی خۆی دابین کردووە دەبێت کۆمەڵێک شتە بێ کۆمەڵە ڕێگری هەبێت لە بەردەمی خۆیدا لایبات ڕاستە منداڵ پێویستی بە دایکێتی و ئەرکی بەرپرسیارەتی زۆرینەی مناڵ کەوتۆتە سەردایک بەڵام دوجاریش دایکانیش ئەوە نیان بەردەکەوێت ئەگەر سێ ڕۆژ لە مناڵەکانیان دوور بن با باوکانەوە ئەو بەرپرسیارەتیە بگنە ئەستۆی خۆیان تقریبەن تۆزێک دروست بوو بەڵام کاریگەری نەبوو لەبەرەوەی ئەوانەی کە دایکیش بوون وەک وتم دواتر داوایانە کرد جارێکی تر خێوەتگەیەکیان بۆ بکرێتەوە یانوە زۆر زۆر سوودمەند بوون لێی و زۆر کاتێکی خۆشیان بەسەر بردووە لەبەرەوەی ئەوان هەمە ئەو ئافرەتانی کە بەشداریان کردبوو هەنێکیان زۆرینیان نا زیاتر ئیلتیزاماتی ماڵ و منداڵ لە ماڵەوە بەستبوونیەوە بەڵام ئەم خێوەتگەیە توانی بیانێنێتە دەرەوە و کەشێکی خۆش و ئارامیان بۆ فراهەم بکاتوە لە هەمان کاتیشدا سوودێکی زۆر هەم ڕچکەشتێنێ بوو هەنێک ئافرەت ینی تاقیب بکەنەوەنە بێنە دەرەوە ڕۆژێک دوو ڕۆژ بەسەر بەرن بەڵێوتم وەکەوەی دایکیش پێویستی بەوەیە ینی ناکرێت دایکەم و کاتێک خەریکی خزمەتکردنی خێزان بێ ئەویش پێویستی بکاتە ئەویش پێویستی بە گۆڕینی جەوێکەوە ئەویش پێویستی بەوەیە کە کار لەسەر توانامرۆیەکانی خۆی بکات وە کار لەسەر پێگەاندنی خۆی بکات وەکو ئافرەتێک بۆ ئەوەی کە چاوی لە کەسانی چواردەوری نەبێت بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی بێگومان ئەو هەلێکیش بۆ ڕیفۆرمکردنەوەی ئافرەتان بخۆیان باشە ئەهێشخوان بەدەر لە خێوەتگا ئێوە وەکو ئەنجومەنەکان وەکو ڕێکخراوێکەتی ئافرەتان چۆن هەوڵەدەن ئەمانجە باڵاکانی ڕێکخراوەکە بەدی بهێنن لە کۆمەڵگایە بەڵێ یەکێتی ئافرەتانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە کە لە ساڵی 1952 دامەزراوە تا ئێستا ساڵی 2022 تقریبەن 7 ساڵی تەمەنی تێپەڕاندووە بە بەردەوام کاری زۆر زۆر باش و کاری جدی لەسەر کەیسەکانی ئافرەتان کردووە و ئەم ئازادیە و ئەم چاوکراوەی کە ئافرەتانی ئێمە ئێستا هەیەە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بە تایبەتی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان کاریگەریەکی زۆر زۆریان هەبووە و یەکێتی ئافرەتانی کوردستان بە بەردەوام لە ڕێگەی هۆشیارکردنەوەی ئافرەتان نەوەک ئافرەتان هۆشیارکردنەوەی پیاوانیش چونکە ئەگەر ئافرەتانی ئێمە بەتەنیا هۆشیار بکرێنەوە و پیاوان هۆشیار نەکرێنەوە ئەو ئامانجەی کە هەمانە ناتوانین وەکو خۆی بگەێنی نەشوێنی خۆی چونکە دەبێ هۆشیارێکە بۆ هەردوو ڕێگەز بێت لە ڕێگەی هۆشیارکردنەوەی ئافرەتان بووە لە ڕێگەی کۆڕوسی مینارات بووە لە ڕێگەی بڵاوکردنەوەی زانیاری لە ڕێگەی نامیلکاوە کتێب وە هەروەها لە ڕێگەی بەرنامەی تەلەڤیزیۆنی لە ڕێگەی ڕاگەاندنەکان کاریگەریکی زۆر زۆریان هەبووە لە ڕێگەی هۆشیارکردنەوەی ئافرەتان کا دەڵێم ڕاگەاندنەکان هیان بۆ ئەو بەرنامەی یەکێتی ئافرەتانی کوردستان هیان بووە توانی بیانە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بیگەێنن و هەروەها لە ڕێگەی پانەڵ لە ڕێگەی دیبیت لە ڕێگەی کۆنفرانسات لە هەموو ئەم ڕێگایانەوە یەکێتی ئافرەتانی کوردستان توانیوێتی ئەو پەیامی کە هەیەی بیگەێنێەوە دوجاریش لە ڕێگەی خولەکان کە دەکرێتەوە کە بڵێن بەڵێ ئەو بۆ نمونە خولی درومان کە دەکرێتەوە وهروە خولی ئارایشگە بێ خولی زمان بێ خولی نێشتنی خوێنداری بێ لەگەڵ هەموو ئەم خولانەدا خولی هۆشیاری دەڵێنەوە بۆ ئەوەی کە ئافرەتانی ئێمە زیاتر هۆشیار بن و زیاتر چاویان کراوە بێت. باشە خاڵێکی جوانت باس کرد وتە بێجگە لە کارکردن لەسەر ئافرەت پێویستە کار لەسەر پیاوانیش بکەین چۆن هەوڵدانداوە کار لەسەر پیاوان کەنجکە بێگومان ئەگەر بمانەوەی یەکستانی جێندەری لە کۆمەڵگادا بجەست بێنین بێجگە لەوەی ئافرەت پێویستە خۆی مافەکانی خۆی بزانێ و بەرپرسیارەتەکانی خۆی بزانێ پیاوانیش ئاشنا بکەین بە مافەکانیان ئەمەتان چۆن کرد؟ بەڵێ هەر وەک گوتم ئێمە بۆ نمونە کاتێک کە سیمینارێک دەکەین بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ ئافرەتان تەنیا ڕێژەی بەشداربووان ئافرەت نییە ڕێژەیەکی زۆرتر لە ئافرەتان جاری وایە پیا و بەشداری دەکات یان هەندێک جار وەکو یەک بەشداری دەکەن ئەمە جێگەی خۆشحاڵێ بەوەی کە پیاوانیش ئەیانەوێت ئەو تەوعیەوە ئەو هۆشیاریە وەربگرن و
چاوکراوە بن لە بەرامبەر مافەکانی ئافرەتاندا و لە هەموو بەرنامەکاندا کە دەوترێتەوە هەندێک جار لە خولەکانیشدا کە دەوترێتەوە پیاوان بەشداری دەکەن لەم ڕێگەیانەوە پیاوانیش هۆشیار دەکرێنەوە بە مافەکانی ئافرەتان و ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئێستا کە پیاوانێکی زۆر لەسەر مافەکانی ئافرەتان کۆکن و لەگەڵ ئەوەدان کە ئافرەت و پیا و یەکسانن وەک ئێمە وەکیکێتی ئافرەتانی کوردستان داوای ژن سالاری و داوای پیا و سالاری ناکەین ئێمە داوای یەکسانی جێندەری دەکەین داوا دەکەین لە کۆمەڵگەدا ئافرەت و پیا و یەکسان بن وەکو یەک مافەکانیان بدرێتێ و ئەو مافی کە داوای دەکەین لە سنووری کولتوری خۆماندا لە سنووری عادەت و تەقالیدی کوردەواریدا داوای دەکەین نەوەک لادان لەو ڕێچکەیە بێت بۆیە پیاوانیش بە خۆشحاڵیەوە هاوکارن لەو ڕۆوە. باشە بێگومان بۆ ئەوی بمانەوێت کللتورێک عادەتێک لە کۆمەڵگادا بچەسپێنین بەدەر لە کارکردن لەسەر گەورەکان پێویستە کار لەسەر منداڵ بکەین چاوەکو بەو فکرێتەوە گەورە بێت تا چەندێک هەڵتان داوە لە سیستەمی پەروەردەوە کار لەسەر کۆمەڵگا بکەن لە منداڵەوە فکرێتی یەکسانی جەندەری بچەسپێنن لە کۆمەڵگایە. بەڵێ ئێمە کە کاتێک بڵێن هەر بەرنامەیە کە هەمان بێت لە هۆشیارکردنەوەی ئافرەتان بێت دایکان چکە دایکانی ئێمە کاریگەریەکی زۆریان هەیە لە پێشکەوتنی کۆمەڵگەدا بۆ مەبەستەی کە دەیڵێم کە لە پێشکەوتنی کۆمەڵگەدا بەوەی کە دایک پەروەردەی خێزانی لە ئەستۆیە و دایک دەتوانێت منداڵەکانی پەروەردە بکات چونکە هەر یەکێک لە ئێمە کە ئافرەتان دەبین بە دایک ئەوەندەی دایک لەگەڵ مناڵەکانە باوک لەگەڵی دانیەکەواتە ئەو پەروەردەیە کە مناڵ لەگەڵیا گەورە دەبێت و لە گەورەبوونیدا لە کەسایەتیدا دەرەکەوێتەوە دایکان کاریگەریان هەیە لەسەری بۆیە هەموو کاتێک پەیامی ئێمە بۆ ئافرەتانی ئێمە تکایە بە جیلێکی بڵێن ڕۆشنبیر و تەوعیە بە مافەکانی ئافرەتان گەورە بکەین مناڵەکانمان وا پەروەردە بکەین لە کچان و لە کوڕان کە دایکان وا پەروەردەیان بکەن کە ئافرەتێک کاتێک گەورە دەبێت تەواوی مافەکانی پیاوی لەلا بێت و کوڕێک کاتێک کە گەورە دەبێت و دەچێتە ناو کۆمەڵگاوە و دوجار هاوسەرگیری دەکاوە دوجار لێکدانی لەگەڵ ڕەگەزی بەرامبەر بۆ دروست دەبێت تەواوی مافەکانی ئافرەتانی لەلا هەبێت و دایکەکە وا پەروەردەی کردبێت کە تەواو بیر و باوەڕی بە مافەکانی ئافرەتان هەبێ و هەروەها دایکانی ئێمە مامۆستان دەتوانن لە ڕێگەی پەروەردەوە کاریگەری زۆریان هەبێت چونکە ئەوەنەی کە دایکێک بڵێن مامۆستایەک کاریگەری لەسەر پەروەردەکردنی جیلێکی باش هەیە بۆ کۆمەڵگا ئەتوانم بڵێم دایک و باوکیش ئەو کاریگەری نیە چکە هەر یەکێک لە ئێمە کە قوتابی بووین ئەوەنەی کاریگەری قسەی مامۆستاکانمان لەسەرمان هەبووە کاریگەری کەسی تر لەسەرمان نەبووە کەواتە ببورن کەواتە مامۆستایانی ئێمە پەروەردەی ئێمە ئەوە دایکانی ئێمە کاریگەریەکی زۆریان هەیە و دوجاریش لەسەر و ئەمانەوە ڕاگەاندنەکانی ئێمە کاریگەریەکی زۆریان هەیە خۆزگا ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی لە ڕێگەی ڕاگەاندنەکانمانەوە کەناڵێکی پەروەردەیمان هەبوایە بیتوانایە هەموو ئەو مافانەی کە مناڵێکێتی بڵاوی کاتەوە لە ڕێگەی ئەو کەناڵەوە و ئەو مافانەی کە ئافرەتێکی بڵاوی بکاتەوە ئەو مافانەی کە پیاوێکێتی بڵاوی کاتەوە و دوجاریش ئەو سزایانە و ئەو مافانەی کە لە پەرلەمانی کوردستان واروها لە پەرلەمانی عێراق دەرچووە لە ڕێگەی ئەم کەناڵەوە بڵاو بکرێتەوە بۆی هۆشیارێکی زیاتر بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی کە ڕێژەی توندوتیژی لە کۆمەڵگەدا کەم ببێتەوە و هەروەها جیلێکی هۆشیار و وەتەندروست و پێگەیشت و بۆ کۆمەڵگەی کوردی باشە هێشتقام پرسیارکەی من ئەو بوو بەدەر لە دایک بەدەر لە پەروەردەی خێزان و بەدەر لە ڕاگەیاندنەکان گەر بێت و منداڵێک بچێتە خوێن ئەمە کۆمەڵێک خێزانی ڕنگ بێت لە سەیا چلی خێزانەکان بتوانن ئەو پەروەردەیە تەواو بگەێنن بەڵام گەر بێت و لە سیستەمی خوێندندا وانەیەک یاخود بەشێک
تەرخان بکرێت بۆ یەکسانی جەندەری و ئاشنابوون بە مافەکانی ئافرەت وە هەروەها یەکسانی هەل بۆ پیا و ژن ئەمە ئەگەر هەموو مناڵێک ئەم شتانی بەرگوێ بکەوێت بێگومان بۆ وەکو باسم کرد بۆ فکرێتەوە گەورابێ هەوڵتان نەداوە لە خوێندنگەوە وانەیەک بۆ ئەو بەشە دابین بکەن بەڵێ وەک گوتم بە بەردەوام ێساگەر لە سیستمی خوێندنی پەروەردەی ئێستادا وانەیەکێ بە ناوی مافەکانی مرۆڤ ئێمەش وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان هەوڵمانداوە کە بەشێک لە وانەیە مافەکانی مرۆڤ مافەکانی ئافرەتانی تێدا فەراهەم بکرێ بەڵام لەو بابەتی پەروەردەی مافەکانی مرۆڤدا باسی مافەکانی هەردوو ڕەگەز دەکات لەبەر ئەوە بەڵێ داوامان کردووە بەڵام لەبەرەوەی ئەو بابەتە هەیە تۆزێک قورسە کە بتوانین ئەوەکو منهەجێک جێگیر بکرێت لە قوتابخانەکاندا بەڵام کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی کە لە داهاتوودا ئینشاءالله هەوڵ بدرێت کە قوتابیانی ئێمە هەر لە قۆناغی یەکی سەرەتایی هەتا دوا قۆناغی ناوەندی کە دەیخوێنن تا بڵێن قۆناغەکانی زانکۆش بەو تەوعیەیە گەورە ببن بەڵام ئەگەر ئەوە بڵێن ئەو بەرنمەیە نەتواندرێت جێبەجێ بکرێت وەکو سیستمێکی خوێندن بەڵام خۆ مامۆستایان دەتوانن 5 دقەی لەوانەکانیان دابین بکەن بۆ مافەکانی ژنان و ئافرەتان وانە کەواتە بەڵێ دەکرێت پەروەردە کاریگەریەکی زۆری هەبێت هێشوخان بێگومان بۆ چەسپاندنی ئەو یەکستانێکەوە من و زۆر باسی دەکەین کاریگەریەکی زۆری دەبێت ئەگەر بێت و خاتوونەکە ئەگەر بێت و ئافرەتەکە خاوەنی ئابوورێکی سەربەخۆ بێت چۆن هەوڵتان داوە هاوکاری خانمان بکەن کە خاوەنی ئابووری خۆیان بن بەڵێ یەکێتی ئافرەتانی کوردستان تەنیا ئامانجی بڵاوکردنەوەی هۆشیاری نییە و تەنیا ئامانجی لە چەسپاندنی یەکسانی جێندەری نییە ئامانجیشمانی یەکسانی هەلیکارە هەر کاتێک ئافرەتێک خاوەنی ئابوورێکی سربەخۆ بوو دەتوانێت ئەو مافانی کە داوای دەکات پێی بگات و لە ئێستادا ئەوەی دڵخۆشیە کە زۆربەی ئافرەتانی ئێمە خاوەنی ئابوورێکی سربەخۆن و ئەمە وای کردووەکە ئەو بڵێن هەوڵانێکێکێتی ئافرەتانی کوردستان بۆی داوە ئەگەر لە هەموو ئافرەتاندا جێبەجێ نەبووبێ بەڵام لە ڕێژەیەکی زۆردا جێبەجێ بوو بێت و هەر خۆی لە خۆیدا ئەم ڕێکخراوەکە کۆمەڵێک ئافرەت کاری تێدا دەکات ڕەخساندنی هەلی کارە بۆیان چونکە لەگەڵ ئەوەدا کە لە پێناو ئامانجێکدا کار دەکەن بەڵام دوجاریش لە ڕووی ئابوووریەوە ئیسفادە دەکەنەوە و هەروەها لە کەرتی تایبەتدا ئێمە وەکو ئەم ڕێکخراوە هەوڵمانداوە ژمارەیەکی زۆر لە ئافرەتان لە ڕێگەی ئەم ڕێکخراوەی ئێمەوە لە کەرتی تایبەتدا کار بکات و هەروەها لە سیاسەتدا ڕێژەیەکی زۆر لە ئافرەتانی ئێمە لە سیاسەتدا کار دەکەن و ئەوەی جێکی خۆشحاڵیەکە ئافرەتانێکی زۆری ئێمە لە پەرلەمانن و سەرۆکی پەرلەمانمان ئافرەتە و وەزیرمان ئافرەتە و ڕێژەیەکی باش لە ئافرەتانی ئێمە لە ئەندامی پەرلەمانن و هەروەها لە کایەکانی تری سیاسەتدا کار دەکەن هەرچەندەم ڕێژێ لە ئاستی تموحی ئێمەدا نییە بەڵام توانراوە بەڵێ وەکو سەرەتایەک توانراوە کارێکی باشی بۆ بکرێت لە زۆربەی شوێنە گشتیەکانیشدا بۆ نمونە لە زۆربەی مۆڵەکاندا ئەگەر سیر بکەین ئافرەتانێکی زۆر کار دەکەن ئەمەش چی بووە ئەمەش کاریگەری ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان بووە کە بە بەردەوام داوای یەکسانی هەلیکاریان کردو بۆ ئافرەتان لە ڕووی پەروەردەییشەوە دەتوانین بڵێن ژمارەیەکی زۆر لە ئافرەتان مامۆستان و هەروەها لە دەوائری حکومیەکاندا زۆربەی زۆری فەرمانبەرەکان ئافرەتن کەواتە ئافرەتانی ئێمە بە ڕێژەیەکی زۆر باش خاوەنی ئابوورێکی سربەخۆن بەڵام هەتا ئەم دەقەیەش لە ئاستی تموحی ئێمەدانیە بەدەنگەوە هاتنی ئافرەتان بۆ خولەکانتان بۆ کۆڕوستی میناڕاتەکانتان بۆ وانە زانستیەکانتان چۆنە ئافرەتان بە ڕێژێکی باش بەشداریەکان بەتاکید لەو چالاکیانی کە دەیکەین و خۆشت ئاگداری کە ژمارەیەکی زۆر باش لە ئافرەتانی ئێمە بەشداری دەکەن
ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەمە ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئافرەتانیش دایانەوێ لەو کۆت و بەندەکۆنەی کە لە پێش و هەبووە دەبێ ئافرەت هەر لە ماڵەوە بێت، ئافرەت دەبێ خزمەتی هاوسەر بکات، ئافرەت دەبێ خزمەتی مناڵەکانی بکات، ئافرەت ئەبێت لە ماڵەوە خەریکی خێزان بێت، بەڵام نە ئێستا خۆشبەختانە کە ژمارەیەکی زۆر لە ئافرەتانیەنە دەرەوە، چونکە لە پێشتر ئافرەتانی ئەمە تەنیاوا پەروەردە کرابوون کە دەبێ ئافرەت تەنیا لە ماڵەوە وەک گوتم خزمەتی خێزان بکات و ئافرەتە بێ شەرمن بێت، ئافرەت نابێ بێتە ناو مەجلیسەوە دایمەن مەسەلەیان لەسەر ئافرەتێنایەوە ئەی ئافرەتی شەرمن شارێکێنێ بەڵام پیاوی شەرمن شانەیەک نایێنێ بە بەردەوام ئەمانیان بەگوێ ئافرەتانە ئەدا، بەڵام ئەو کۆت و بەندە شکاوە. ئێستا ئافرەتان بە ڕێژەیەکی بەرچاو بەشداری لە هەموو ئەو چالاکیانەدا دەکەن کە یەکێتی ئافرەتانی کوردستان کاری لەسەر دەکات. ئەمەش دەتوانین بڵێن کاریگەری ئەم ڕێکخراوە بووە، کاریگەری بەرنامەکانی ئەم ڕێکخراوە بووە کە توانیوێتی ئافرەتان بەو شێوازە چاوکراوە بن و بێنە پێشەوە. و جگە لەمانات لە ئێستادا دەبینین سۆشیال میدیا بە شێوازێکی بەرچاو پێشکەوتووە، ئەمیش کاریگەری هەبووە لەسەر چاوکراوەی ئافرەتان. باشە هێشخوان ئەمێ کۆتای پرسیارەکانم بەوە بهێنم بە دەرەنجامەکانی ئەم هەوڵانە دڵخۆشن یاخود هێشتا ماومانە بۆ ئەوەی بگەین بۆ ئەنجامی کە خۆمانەمانەوێت؟ هەتا ئێستا بڵێ پێی دڵخۆشین لەبەرەوەی زۆربەی زۆری و ئامانجانی کە وەکو ئەم ڕێکخراوە هەوڵمان بۆ داوە، کارمان بۆ کردووە، توانیومانە ئامانجەکە بپێکین، بەڵام وەک گوتم لە ئاسی طموحی ئێمەدانە و هێشتا هەرماوە و زیاتر هەوڵی بۆ دەدەین، زیاتر کاری بۆ دەکەین تا بە تەواوەتی و بەو ڕێژەیە کە خۆمان کە دەڵێ ڕێژەی 100% هەوڵی بۆ دەدەین بگەینە ئەوەی کە ئیتر ئەم ڕێکخراوە تەواو ئامانجەکانی پێکاوە و ئینشاءالله ئەگەر ڕۆژێکیش 100% گەیشتینە ئەو دەرەنجامە هەوڵی زیاتر دەدەین بۆ چاوکراوەی ئافرەتان و ئێمە نامانەوێت وەک گوتم نامانەوێت کۆمەڵگایەکی پیاو سالار و ژن سالارمان هەبێ، ئێمە کۆمەڵگایەکی یەکسانمان دەوێت، دەمانەوێت پیاوان و ئافرەتان وەکو یەک بە مافەکانی خۆیان ئاشنا بن و مافەکانی هیچ یەکێکیان لە لای یەکێکی تریانەوە قۆرق نەکرێ و دەستی بەسەردانەگیری. بەڵێ زۆر سوپاس بۆ تۆ هێشوخان، سوپاس بۆ وەڵامەکانت، بۆ زانیاریەکانت و سوپاس بۆ بینەرانیشکەوە بینەری ئێمە بووین هەتاکو ئێستا. دووبارە سوپاس بۆ هێشوخان بەرپرس ئەنجومەنی دەوروبەری سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستان تا بەرنامەیەکی تر بینەرانی خۆشەویست با خواتان سپێرم، خواتان لەگەڵ.